بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند ومهربان سبح لله ما في السماوات وما في الأرض وهو العزيز الحكيم هرچی لآسمان كانوا زويدا هيا بپاچی و بێگەردی یادی خدایان کردووە هەر ئەویش بالا دەست و دانایە يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە بۆچی شتێک دەڵێن و ئەنجامی نادەن بۆچی گفتارتان دژی کردارتانە كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون خەشم و ڕقێکی گەورەیە لەلای خوددا ئەوەی کە دەیڵێن و نایکەن إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص بەڕاستی خوددا ئەو کەسانەی خۆش دەوێت کە دەجەنگن لە پێناو ڕێبازی خوددادا بە یەک ڕیز و یەک پارچە و یەک دڵ چونکە هەروە کۆشکێکی بەرزی قایمی داڕێژراون بە قوڕقوشم وإذ قال موسى لقومه يا قوم لم تؤذونني وقد تعلمون أني رسول الله إليكم فلما زاغوا أزاغ الله قلوبهم والله لا يهدي القوم الفاسقين بیریان بخەرەوە کاتێک کە موسا بە قەومەکەی وت ئەی قەوم و هۆزم ئێوە بۆچی ئازاری ڕۆح و دڵم دەدەن لە کاتێکدا بێگومان دەزانن کە من پێغەمبەر و ڕەوانەکراوی خوددام بۆتان جا کاتێک ئەوان گوێیان بۆ ڕاستی نەگرت و لە حەقلایاندا خودداش دڵەکانیانی لە خشتە برد و مۆری پێدانا چونکە خوددا ڕێنمووی قەوم و هۆزی تاوانکار و تاوانبار و لە سنوور دەرچوو ناکات وإذ قال عيسى ابن مريم يا بني إسرائيل إني رسول الله إليكم مصدقا لما بين يدي من التوراة ومبشرا برسول يأتي من بعد اسمه أحمد فلما جاءهم بالبينات قالوا هذا سحر مبين بیریان بخەرەوە کاتێک عیسای کوڕی مەریەم بنەوەی ئیسرائیلی وت منیش بەڕاستی پێغەمبەری خوددام بۆ سەر ئێوە ڕاستی تەوراتیش دەسەلمێنم کە لە پێش مندا هاتووە هەروەها موژدە دەریشم بە پێغەمبەرێک کە دوای من دێت و ناوی ئەحمەدە کەچی کاتێک بە بەڵگە و نیشانەی تێر و تەواو و معجزەی ئاشکراوە پێی ڕاگەیاندن وتیان ئەمە جادوویەکی ئاشکرایە ومن أظلم ممن افترى على الله الكذب وهو يدعى إلى الإسلام والله لا يهدي القوم الظالمين جاچێ لەو کەسە ستەمکارترە کە درۆی بۆ خوددا هەڵبەستووە لە کاتێکدا ئەو بانگ دەکرێت بۆ لای ئیسلام و مسلمان بوون خودداش هیدایەت و ڕێنمووی قەومی ستەمکار ناکات يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون ئەوانە دەیانەوێ بەفوو بەقاڵەی دەم نوری خوددا بکوژێننەوە خەیاڵیان خاوە خوددا نوری خۆی ئاینی خۆی تەواو دەکات و دەیچەسپێنێت هەرچەندە کافر و بێبڕواکان پێی سەغڵەت بن و پێیان ناخۆش بێت هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون هەرەو خوددایە پێغەمبەرەکەی خۆی ڕەوانە کردووە هاوڕێ لەگەڵ هیدایەت و ڕێنمووی و ئاینی حەق و ڕاستیدا تا سەری بخات بەسەر هەموو ئاین و بەرنامەکاندا هەرچەندە مشریک و هاوڵگەران پێیان ناخۆش بێت
يا أيها الذين آمنوا هل أدلكم على تجارة تنجيكم من عذاب أليم ئەو کەسانەی باوەڕتان هێناوە دەستنیشانی بازرگان یەکتان بۆ بکەم کە لە سزایەکی بە ئێش ڕزگارتان بکات تؤمنون بالله ورسوله وتجاهدون في سبيل الله بأموالكم وأنفسكم ذلكم خير لكم إن كنتم تعلمون سەرەتا باوەڕهێنانتانە بە خودا و پێغەمبەرەکەی اینجا هەوڵ و تێکۆشانتانە لە ڕێگەی خوددادا بە بەخشینی ماڵ و سامانتان و بەخشینی خۆتان واتە ماندووکردنی جەستە و بیر و هۆشتان تا بەختکردنیان لە پێناوی خوددادا بێگومان ئەو کارەتان چاکتر و بەفەڕترە بۆتان ئەگەر بزان و تێبگەن يغفر لكم ذنوبكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار ومساكن طيبة في جنات عدن ذلك الفوز العظيم ئەوسا خوددا لە گوناه و هەڵەکانتان خۆش دەبێت و دەتان خاتە باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا تێدەپەڕێت و جاریە هەروەها کۆشک و تەلاری خۆش و ڕازاوە و پاک و خاوێن لە باخەکانی بەهەشتی عەدندا بەڕاستی ئەوەیە سەرکەوتن و سەرفرازی و دەستکەوتی گەورە و بێسنوور وأخرى تحبونها نصر من الله وفتح قريب وبشر المؤمنين جاشتێکی تریشەیە کە حەزی لێ دەکەن ئەویش بەخشینی سەرکەوتنە لەلایەن خودداوە و کردنەوەی وڵاتان و دڵەکانە ئەو موژدەیەش بدە بە ئیمانداران لە هەموو سەردەمێکدا گەر ئیمانداران لێ ببڕێن بۆ ئاینی خودای مەزن يا أيها الذين آمنوا كونوا أنصار الله كما قال عيسى ابن مريم للحواريين من أنصاري إلى الله قال الحواريون نحن أنصار الله فآمنت طائفة من بني إسرائيل وكفرت طائفة فأيدنا الذين آمنوا على عدوهم فأصبحوا ظاهرين ئەو کەسانەی کە ئیمان و باوەڕتان هێناوە ببنە پشتیوانی بەرنامە و دینی خوددا ببنە لایەنگری پەروەردگار هەر وەکو عیسای کوڕی مەریەم بە حەواریەکانی هاوڵی ود چێ پشتیوان و یار و یاوەرمە بۆ ڕێبازی خوددا حەواری و هاوڵەکانی وتیان ئێمە ئامادەین ببینە پشتیوان و لایەنگری خوددا ئەوسا ئیتر خەڵکی بوون بە دوو دەستەوە دەستەیەک لەنەوەی ئیسرائیل باوەڕی هێنا و شوێن بەرنامەی خوددا کەوت دەستەیەکیش ڕێبازی کوفری گرتەبەر جا ئێمەش پشتیوانیمان لە ئیمانداران کرد و بەو هۆیەوە سەرکەوتنمان بەسەر دوژمنەکانیاندا پێبەخشین و زاڵ بوون